هەیە بۆ یار ئەو یاری بەجێیشتی ئەو کەسەی دوای ڕشتنی هەموو تاڵی بێتێشتی منیش لە وەڵامەتەوە یاری چی و دڵدارەتی بۆم باز مەکە برادەر ڕۆینی یار و مەینەتی من نەو کەسم بمەمت گیانم لە پێناویەتی ئەموت بە ڕۆع و دەستا سرم لە ڕێگایەتی بەڵام هەر ئەو کەسە بوو کردی بێوەفایەتی منی جێیش بۆ کەسێک دڵی بە قوربانیەتی ئەوە چیە دەوڵەماندا پارە لە کیفایەتی وا دەزانی ئەم کوڕا بە تەمای نایەتی نازانێ بە پارە کول ئەو کوڕا کڕیویەتی دوای ژیانی دەفەوتێ دەبێ بە سوکایەتی ئەمە بەسەر هاتێ بوو زۆر ڕاستە واقیعەتی نەسیحەتە بۆ کچەی پارە کول ئیمانیەتی ئیتر لێرە با بەزبێ بانە بتاهیقایەتی وڵاو لە خاڵە ئەحمەد لێ جوانە برایەتی بۆ خاڵە هەمان دەڵێم ڕحم بە قوربانیەتی لە خزمەتیدا هەما سرم لە پێناویەتی بۆنی یاریە جیرە سرم لە پێناویەتی بە قوربانی ئەوەی بم لێ جوانە برایەتی خۆم بەخوای گەورە پێشگردوونی بەدەستا ئەمڕۆ ئەگەر هەبوون بیدا دەبەن دەستە دەستا هەمووت پێوە دەنووسێ هەر وەکو قافی ڕستا بەنەبوون و هەبوونێ دەردەکەوێکێ گەستا لە سایەی دۆستەکانە شێوە و خەمبار زستا تەمەن 22 ساڵم شێوەی مالی دەم شەستا زۆر بێتاقەت و ماندوم هیچگیانم لێم بێستا ڕۆژێ دێ دەستم بڕوا پەلەی نەکەی ڕاوەستا وەک مرێچکی سەر بەڕاو تووکت جیاکەم لە دەستا تا دەتوانی بێیەلاو لای من ڕاکەومەوەستا زۆر لە تام چۆتا دەدرێ هەر بۆیە سەید بەستا کۆتا بۆ باسەی دێنم با پێم نەڵێ ناڕاستە لەمڕۆ بڕیارم داوە دۆزیمەوە ئەو ڕاستە تەنیایی هەڵدەبژێرم حەسانەوەم پێویستە تەنیایی هەڵدەبژێرم حەسانەوەم پێویستە بۆ زاوینە لە کار و تەسەڕوفی بە زمانی خۆی دەنازێ خەڵک دەکا مەسروفی هۆستی بەچە بازەشیا خۆی کردیتە ئاو قۆفی هۆستی بەچە بازەشیا خۆی کردیتە ئاو قۆفی کوڕم باشت دەناسم لە ناو خەڵکی مەعروفی ئێستا هەر کرێچینە لە خانیەشی مەکشوفی بەس قەینا لێت ناژیرێ هێشتان مایتر مەخلوفی بێ بەڵا بێ کاک ئەحمەد لە ناو هەولێر مەعروفی بۆ دیدار ڕیشەیە لە ناو خەڵکی مەعروفی بۆ ڕودێنەی چەند جوانی دەڵێی شوان